سڵاوتان لەبێ ئەمڕۆ ڕۆژی لەدایکبوونی یەکێک لە هونەرمەندە دیار و کاریگەرەکانی ناومێژووی هونەرە کە ناوی ئەو دەهێنین لە هەمان کاتدا ناوی ئیش و توانە زۆر بە جۆرەکانیشی دەهێنین. جگە لە هونەری شێوەکاری لە هەمان کاتدا تەلارساز و ئەندازیار و تیۆریستی دیاری چاخی ڕێنسانس بووە. لە پەیکەرسازیشدا دوای تێپەڕینی 6 سەدە هێشتا پەیکەر و تابلۆکانی ماناو لێکدانە و تێڕامانی قوڵ هەڵدەگرن. مۆنالیزا تابلۆ بەناوبانگ و مشتومڕ هەڵگرەکەی ناومێژووی هونەر یەکێکە لە شاکارەکانی ئەم هونەرمەندە. هەندێک ئەو بەدامەزرێنەری قوتابخانەیەکی نوێی هونەری دەزانن. ئەم پیاوە ڕێنسانسیە بەهرەمەندە کەس نییە جگە لە هونەرمەندی ئیتاڵی لیۆناردۆ داڤنشی. یەکێک لە تابلۆ هەرە بەناوبانگەکانی داڤنشی تابلۆی مۆنالیزایە. بە خاڵی جیاکەرەوەی ئەو دادەنرێت لە هەمان کاتیشدا بەهۆی ئەو نهێنی و لوغزانەی تابلۆکە لە خۆی گرتووە تا ئێستاش چاوی جیهانی بەلای خۆیدا ڕاکێشاوە و زۆرترین سەردانیکەری هەیە. مۆنالیزا ناوی تەواوی لا جیۆکۆندا هاوسەری فرانسیسکۆ دیل جیۆکۆندۆیە و داڤنشی لە کاتی کێشانی مۆنالیزادا لە زێدی خۆی دەمایەوە لە ئیتاڵیا هەتا تابلۆکەی تەواو کرد. سەفەری نەکرد بۆ فەڕەنسا کە لە کۆتایی ژیانیشیدا هەر لە فەڕەنسا گیانی سپار. لە پاش مردنی لویسی یەکەم تابلۆکە کەوتە دەستی پادشاکانی دواتر. ئەم زنجیرەیە بەردەوام بوو هەتا لە کۆتاییدا تابلۆی مۆنالیزا لە ژوورەکەی ناپلیۆن پۆناپارتدا دۆزرایەوە کە ماوەیەکی زۆر پاراستە بووی. هەندێک لە کۆڵەر پێیان وایە تابلۆی مۆنالیزا هەر پۆرترێتی خودی داڤنشی خۆیەتی واتە داڤنشی هەوڵی داوە وێنەی خۆی بکێشێتەوە وەک ئەوەی لە بەردەم ئاوێنەیە گوەستابێ. تابلۆی مۆنالیزا بە پێچەوانەی تابلۆکانی دیکەوە لەسەر کانڤاس نەکێشراوە کە جۆرێکە لە کاغەزی تایبەت بە وێنەکێشان. بە پێچەوانەوە مۆنالیزا لەسەر ڕووپۆشێکی تەختە دروستکراوە. لە دوای جێگیرکردنی تابلۆکە لە مۆزەخانەی لوڤر لە پاریس تەنها یەک جار شوێنی تابلۆکە گۆڕاوە. ئەویش لەسەر داوای جاکی کەنەدی خانمی یەکەمی ئەمریکا بووە. خانمی کەنەدی داوا لە سەرۆگوەزیرانی ئەو کاتی فەڕەنسا کرد کە لەگەڵ سەردانیکردنی بۆ ئەمریکا تابلۆکەش لەگەڵ خۆیدا بهێنێت. سەرۆگوەزیرانیش بە داواکەی ڕازی بوو. دزینی تابلۆی مۆنالیزا وای کرد تابلۆکە بەناوبانگتر بێت. لە ساڵی 1911 هەواڵی دزینی تابلۆی مۆنالیزا تەواوی ڕۆژنامەکانی جیهانی تەنی. لە هەمان کاتیشدا تاوانەکان وەکو تاوانێکی کللتوری جیهانی نێوزەند کرد. ئەمەش بووە هۆی ئەوەی کە جیهان زێدەتر بە ئاگابن لە گرنگێتی ئەم تحفە هونەریە. لە هەمان کاتدا پابلۆ پیکاسۆ هونەرمەندی دیاری مۆدرن گومانی لێدەکرا کە دەستی لە دیارنەمان و دزینی تابلۆی مۆنالیزادا هەبێت. مۆنالیزا لە ئێستادا و وەکو مڵکێکی نەتەوەی فەڕەنسی مامەڵی لەگەڵدا دەکرێت و لەو کارە هونەریانەیە نەدەکڕدرێت و نەدەفرۆشرێت. بگرا مڵکی گەلی فەڕەنسیە. کاتێکی شات.